ئەمڕۆ بۆ جارێکتر ئێمە لەگەڵ لێژنەی مادەی 140 لە پەرلەمانی کوردستان وەکو نوێنەری سەندیکای پارێزەرانی هەولێر و هەروەها جوتیاران لقی هەولێر کۆبوونەوەمان لەگەر ئەو لێژنەیە کرد و سەبارەت بە مەترسیەکانی داعش لەسەر سنووری قەراج و کەندێنا و سنووری نەحی سەرگەڕان ئەو سنوورەی کە ئێستا تهدیداتی داعش و هەروەها تهدیداتی ئەو عەرەبە شۆڤینیانەی کە لەسەرە بۆ جارێکتر تعریب بوونەوە ئێمە لەگە بەڕێزیان گفتوگۆی ئەومان کرد کە هەرچی زووە بۆ ئەوەی ئەو مەترسیانەی کە لەسەر سنوورەکە هەیە بڕەوێتەوە پێویستە کۆمەڵێک ڕێکار بگرێتە بەر بەڕێزیان لە لێژنەکە یاداشتەکەیان کە جاری پێشوش وەرگرتە بوو ئەم جارش کە ئێمە نیقاشی ئەو بابەتەمان کرد پێمان ڕاگەیاندن تەنها لە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی هەڕەشەکانی داعش و هەروە عەرەبە هاوردەکان لە سنووری گوندی عەلیڕەش کە دەکاتە سنووری قەراج هەروە گوندی کۆزەپانکە کە سەر بە نەحیەی دیبەگەیە گوندی سێبیرانیش کە سنووری نەحیی سەرگەڕانە 504 دۆنم زەوی کشتتوکاڵی ئاگری تێبەر بۆ جوتیاران زەرمەند بوونە. پێشوازیمان لە یەکێتی جوتیاران کرد لە سنووری پارێزگای هەولێر بە تایبەت ئەو دەغڵودانەی ئێستا لە مەخمور و قەراج و کەندێناوە دێتە سووتاندن لەلایەن داعشە عەرەبە شۆڤینیەکانە دەبێت ئەوە ڕێگری لێ بکرێت یاداشنامەکەمان لیان وەرگرت و ئێمە دیراسی ئەو یاداشنامەیە دەکەین و کاری لەسەر دەکەین. لقی جوتیارانی هەولێر بە هەموو شێوەیەک پاڵپشتی برا جوتیارەکانمان دەکەین لە ناحیەی لە قەزای مەخمور و قەراج و کەندێناوە. بەڕاستی تعریبە ئێستا تعریب کاتی خۆی بەعز دەیکرد ئێستا کەش لە ناوەندی حکومەتی ناوەندی عێراق ئەو تعریبە دووبارە بووتەوە بەهۆی ئەوە دەغڵەکانیان دەسووتێنن خاوەندە ڕاستەکان ئاگادار دەکەنەوە کە گوایە نابی دوێرێنە بکەن داوایان لە خاوەن زەویەکان کردووە دەبی سەرانەیان بدەنێ. ئێمەش لە 12 مانجی سەردانی پەرلەمانی کوردستانمان کرد بە خۆشحاڵیەوە هەندێک لە شتەکان داواکاریەکانیان جێبەجێ کردیا وەکو داوامان کرد هێزی پێشمەرگە زیاد بکرێت لە منتقەکە ئەوەیان کردیا و داوامان کرد ئاگر کوژێنەوە زیاد بکرێت لە منتقەی قەراج و کەندێناوە ئەوەشیان کردیا و داواکارین لە لێژنەی زەویزار چەند سات پێش ئێستاکە پارێز جوتیاران وەرنەگیراوە 14 و 15 و 16 داوامان لێکردن بە دوواداچوون بکەن لە بە حکوومەتی ناوەندی لە وەزارەتی پلاندانانی عێراقی لە ساڵی 2020 بڕیاری داوا سەرژمێری لە تاوی ناوچە دابڕێنراوەکان بکاتن وەک کۆی سەرژمێریەکانی ڕابردوو هەر بە درێژایی مێژوو لە 27 تاکو ئێستاکان ڕەهەندێکی سیاسیان هەبووە بۆیە کە ئێمە لەو کۆبوونەوەی تاکیدمان لەسەوە کردووە ئەگەر سەرکردایەتی سیاسی کورد بە زووترین کات پەلە نەکاتن لە چارەسەرکردنی کێشە ئەو ناوچانە ئێمە لە پرۆسەیەکی دیموکراسی بەشێک لە ناوچەکانمان کە ناوچەی کوردنشینبوونە لە ڕابردوو خوێنمانداوە لە پێناو سەلمانی شوناسی ئەو ناوچانە بەشێک لە ناوچەکانمان لە دەزەوێت.